لای هەمووان ئاشکرایە کە شاری خانقی شارێکی دێرینە، شارێکە مێژووی بۆ 7,000 ساڵە گەڕێتەوە. ئێمەش لەبەر نەبوونی ڕۆژێک بە یادی خانقینەوە پێش 3 ساڵ کۆمەڵێک هونەرمەند و ڕۆشنبیری چالەکەوانی شاری خانقین چەندین کۆبنەوەمان ئەنجامدا بۆ دەستنیشانکردنی ڕۆژێکی پیرۆز بۆ ئەم شارە. دوای چەندین کۆبوونەوەی فراوان و بە ئامادەبوونی سەتەها کەسایەتی توانیمان ڕۆژی 21 دەستنیشان بکەین بۆ وەکو یادێک بۆ ڕۆژی خانقین لەبەر ئەوەی بەهاری خانقین پێش بەهاری کوردستانە بە مانگێک. خۆشبەختانە ئەم ساڵ ویستمان ئەو کارە بکەین، بەڵام بەهۆی کۆرۆنا و باری تەندروستی و نەمانتوانی، بەڵام بە باشمان زانی کە ئەو یادە هەر بکرێت. چەند ڕۆژێک دوامان خست و ئەمڕۆ 18 ئەو یادەمان ئەنجامدا. ئینشاڵڵا بۆ ساڵانی داهاتوو ئەو مەلەفە خرایە دەست سەرۆکایەتی شارەوانی خانقی سەربارەی کوردستان بۆ ساڵی داهاتوو بەرنامەکان توکمەتە دەکرێن و بە ماوەی 3 ڕۆژ ئەو بەرنامەیەدا ئەنرێت یادی ڕۆژی خانقی نەکرێت. ئینشاڵڵا هیوادارین بەدڵی خانقینەکان بێت و شایستەی شارێک بێ وەکو خانقی. بنگەکانی ئەم ساڵمان بریتی بوون لە پیشانگایەکی فلکلۆری هونەری شێوەکاری لەگەڵ پیشانگایەکی کتێبە لەگەڵ مارەسۆنێکە و چەندین پارچە شعر و گۆرانی و کۆتاییشە مۆم داگیرسێت. من وەک شێوەکاری خانەقین بە 2 تابلۆ بەشدار کردمە لە ڕۆژی خانەقین حەز کردم ئەی ڕۆژە گشتی دەربچێت بعد بەشداری بوو دەی ڕۆژە تا گشتی دیار بێت. گزارش لە ڕۆژ خانەقین کە هەر گشتی لەوحەکان باس خانەقین یەکێک لەو بابەتانەیە کە دووبارەکردنەوەی هەستی و ئەنتیمابوونی هاوڵاتیانی ئەم شارە بە مێژوو کللتور و ئاعرافانەی کە لەم شارەدا هەیە، هەروەها دووبارەکردنەوەی لەسەر ئەو دابوونەریتانە و دووبارەکردنەوەی فلکلۆر و ئەدەبی ئەم شارە دووبارەکەنەوە لەم ڕۆژێکی بە شانازی و ئەکرێت لە هەموو شارەکانی دنیاە ئەکرێت. شانازی بە مێژوو شارەکەیان خۆیانەکەن و هەروەها لێرە تاکید لەسەر شەخت لەسەرەوە کرێتەوە کە لەم ڕۆژەدا بتوانن ڕێگا بە توانای گەنجەکان بدەن، ڕێگا بە هونەرمەندان و کەسانی دەبواری ڕۆشنبیریە دەن. هەروەها یەکێک لەو ڕۆژانە دائرێت کە هەموو شارێک هەموو تاکە کەسێک شانازی پێوەکە. والله من سيجوز أكمل لك أول مكرم طالبان جال منين والله تتخبط كيف خانقين أي وطن من وبيت عبدال سرگردان و پریشان. خانقین أي وطن أول شيء وراء السبرزين الحوادي دانشواني خانقين شارع خانقين شرب كم كمان برا إشارة. يلا أصليقة عباس على درجة نشر ناكريا. شكاني خمو خفات أزيد قم سزاني وخدا بيكم رايا جان كنم زمانا بشتم شكايا أسير
خانقین گرمیان پۆلیسی خانقین گرمیان